هەمیشە پەیوەندیەکی باش هەیە لە نێوان بۆنەکان و شیرینیە بۆیە بۆنێک هەبێت بێگومان دەبێت لە بۆنەیە شیرینی هەبێت و ئەگەر لە ماڵەکانی خۆشمانان دروستینەکەین ئەوە بێگومان دەچین دەیکڕێن لە کارگەکان بێ لە دوکانەکان بێت و هەمیشە بۆنەکان بۆ ناسراوە کە جۆرەها شیرین تێدا دروست دەکرێت و دەخورێت بۆ مەبەستەش لە تەوەری سێمماندا هاوکارمان ڕامیا ڕسمان چوتە لای خاوەنکارگێکی شیرینی دروستکردن و پێمان دەڵێ بزانین لەم جژنەدا ئەو شیرینیانە کامانن کە بەڕاستی زیاتر خواستی لەسەر و دەخورێت و هاوڵاتیان دەیکڕن و دەیبنەوە بۆ ماڵەکانیان و زیاتر گرنگی پێدەدرێت و کۆمەڵێک پرسیاری تر سەبارەت بە خواردنی شیرینی لە بەڕێز کاک ڕێباز عەلی خاوەنی کارگەی شیرینی. کاک ڕێباز سڵای خوات لێبێ و جژنت پیرۆز بێ ئینشاءڵڵا لە جژن خۆشیدا بن گەر لێرەوە جژنە پیرۆزی خۆتان بگەێنن. سڵاوی خوا لە جەنابتان لە سەرجەم کارمەندانی کەناڵەکەتان پیرۆزبایی جەژنی قوربان ئاراستەی جەنابتان و سەرجەم موسڵمانانی گیان و کوردستان بە تایبەتیەکەم. کاک ڕێباز کە جژنانیەت هەمومان خۆمان ئامادەکەین یەکێک لەو ئامادەکاریانە بەڕاستی شیرین دروستکردنە یاخۆت کڕینی شیرینیە بابزانین لەم جژنەدا تا چەند هاوڵاتیان بۆ پێیکە ئێوە خاوەنکارن و زیاتر مامەڵتان لەگەڵ مشتەرەکانتانە هەیە تا چ ڕادەیەک هاوڵاتیان ڕوو لە کڕینی شیرینی دەکەن و ئەو شیرینیانە کامانن کە زیاتر خواستی لەسەرە. بەڵێ لە هەموو بۆنەکانە شیرینی تایبەتمەندی خۆی هەبووە بە تایبەت جەژنەکانیش بەدەر نییە لەو تایبەتمەندیە هاوڵاتیان کەم تا زۆر بۆ بۆنەکانیان شیرینی داوا ئەکەن شیرینیانی کە تایبەتن زیاتر لە جەژنەکانە شیرنی وشکەکان وەکو بیتی فۆڕەکان وەکو چۆرەکەکان وەکو کولیچە جیاواز لە جەژنی ڕەمەزان و لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە شیرینیە تەڕە شیلاویەکان زیاتر خواستی لەسەرە بەڵام لە جەژنی قوربانە زیاتر شیرنی وشکەکان خواستی لەسەرە. هۆکار چییە کاک ڕێباز؟ هۆکار چییە کە زیاتر شیرینی وشکەکان لە جەژنی قورباندا دەخورێت و داواکاری زیاتری لەسەر؟ عادەتەن لە جەژنەکانە بە تایبەتی کورد عادەتی وایە کە زۆرخۆری ئەکات خواردن زیاتر ئەخورێت ئەچێتە هەر ماڵێ خواردنی زیاتر پێشکەش ئەکرێت لەبەرەوە خەڵک مەجبورەوە ناچاری شیرنیشی سووک وشک یاخود سوکتر هەڵ ئەبژێرێت بۆی کە هەم خواردنی ئاسانتر بێت زیاتریش لەگەڵ خواردنەوەی پێشکەش ئەکرێت و چای یاخود شەربەت پێشکەش ئەکرێت بۆی کە هەم سووک بێت و هەمیش پێشکەشکردنەکەی ئاسانترێگە. ئێمە کاوادەکاریەکی بۆ جژن زۆربەی کات پێش ڕۆژانی جژن هەندێک شیرین دەکڕین بەڵام ئایا لە ڕۆژانی جژنیشە شیرین دەکردرێت و یعنی ئێوە مشتریت بۆ لاتان بەپێی ئەزمموی خۆتان؟ بەڵێ ئێمە هەموو جەژنەکان تەنها ڕۆژانی یەکەم بەشی فرۆشتمان کراوە نەبووە لە ڕۆژی دووەمە کراوە بوو کەم تا زۆر بەڵێ خواستی لەسەر بووە کڕیار هاتووە بەڵام زیاتر لە ناو جەژنەکانە خەڵک بۆ سەردانیکردن بۆ شوێنی تایبەت ئەو شیرینیان زیاتر خواستی لەسەرەکە خەڵک بۆ دیاری ئەیبات لەگەڵ خۆیان. لە دوای بەڕێستانەوە کۆمەڵێک شیرینی زۆرە بینم لەوانە کە زیاتر ئەوە باڵی شیرینە تەڕەکانن و ئەوانەی تریش کە وەزام چۆرەکە کولیچێ ڕەنگە پاقلاوە بێت باسێکم لێ بکە لە ئێستا شیرینیەک هەیە لە ئێوە جۆرەکانیان کامانن؟ بەڵێ ئێمە جۆرمان زۆرە لێرە خۆشبەختانەش هەموو جۆرە شیرینەکان لە ناو کارگەی خۆمانە بەرهەمیێت و هەمووی دەستی ناوخۆی کارپێکین ناو کارەکەی خۆمانە هەر ئێستا زیاتر لە ناو فرۆژێکمانە زیاتر لە 40 جۆر بۆ 50 جۆر شیرینیمان هەیە دەنا بابەتی پاقلاوەکان نزیکی 25 بۆ 30 جۆرە جیاواز لە شیرینیەکانی تر وەکو شیرینیە وشکەکان بیتی فۆڕ شیرنی ئەڵمانی و دانیمارکی و شیرنی سویسری و کۆمەڵە تایش شیرنی تایبەتی تر بۆ نمونە شیرنیمان هەیە ئێمە لێرە تەنها بە ئاردی نۆک ئەکرێت شیرینیمان هەیە بە ئاردی برنج ئەکرێت
جیاوازن جۆری شیرینەکان ئەگە بنوێ هەمووی باسکەم ڕەنگەیسە دەرفەت نەبێت لێرە بەڵام جۆری شیرینمان زۆرە. زۆر جار حەزمان جیاوازە بۆ شیرینیەکان هەر لە ماڵێکا ڕەنگە هەرێکە و بە جۆرێک حەزی هەبێ بەڵام زیاتر هۆکاری ئەم جیاوازیە بۆچی دەگەڕێتەوە ئایا بەهۆی ئەوەیە کە زۆر جار لەناو خانەوادەکانە نەخۆشی هەیە یان لە بەروی تەمەنەکان جیاوازە چ کەسانێک زیاتر ڕوتان تێەکەن ئەو جیاوازیە بۆچی ئەگەڕێنەوە؟ وڵاهی بەعام شیرینی بەپێی حەز و خواستە بەپێی سەلیقەیە هەندێک کەس بەبێ شیرینی ناتوانێت بژی هەندێک کەس شێ شیرینی ناخوات کەسیش بۆ کەس تاک بۆ تاک ئەگۆڕێت هیواهێن عەرزم کردی شیرینی هەر ناخوات بەڵام ئێستا بەعامیش نەخۆشیەکان زۆر بوون لەناو کۆمەڵی خۆمانە زۆر خواردنی شیرینی شتێکی زۆر باش نییە بەڵام شیرینی لە ئاستێکا باشە کە کەمی لێ بخورێت و بە بەرنامە بخورێت تاقێک و زەیکی باشی تایە بۆ لەش ئینسان گەر کەم بخورێت کێشەیەکی نابێت. شیرینی تایبەتان هەیە بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە نەخۆشن شەکری کەمتر تیا بێت یان جۆرێک لە شیرینیمان هەیە بۆ کەسانە دروستەکرێن کە کیتۆکەن هیچ شەکرێکی تیانە بە شتی تر دروستەکرێ؟ ڕاستت بوێ ئێمە حالێن لەم دەقای نیمانە تایبەت بێ بە چیتۆ یاخود و کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بەڵام شتێکە ناوی شیرینی بێت ناتوانرێکە شەکری تیا بەکارنێت ئەو تاموچێژەی نابێت تاموچێژی شیرینی لە شیرینیەکەیەتی بەڕاستی بەڵام ئێمە بە گشتی هەموو شیرینەکانمان کەم شەکرە هەموو شیرینەکانمان کەم شیرینیە ئەتوانین بڵێن ئەو جیاوازی هەیە لە ناو شیرینەکانی ئێمە. کارگەیەکن کە هەلی کارتان بۆ کەسانی تر ڕەخساندووە و بەرهەمی خۆماڵیتان هەیە ئەمە تا چەند گرنگە لە هەر پیشەیەکە ئێمە بتوانین بەرهەمی خۆماڵیمان هەبێ بۆچی یانی ئەگەر کارگێکی شیرینی هەبێ کەسانی خۆمانیتیانە بن یاخود بەڕاستی برەودان نەبێ بە بەرهەمی خۆماڵی و زیاتر بەدەمەوە هاتنی هاوڵاتیان ئەمە تا چەند گرنگە؟ بەڕاستی گرنگە گرنگترین شتی ناو کۆمەڵگا ئینسان بۆ ژێرخانی ئابووری وڵات بۆ بەرهەم بژانەوەی بەرهەمی ناوخۆیی گرنگترین شت ئەوەیە کە ئینسان یاخود حکوومەت کار ئاسانی بکات بۆ ئەو کەسانی کە بەرهەمهێنەرن و بەرهێنان ئەکەن کەسانی کە ئینتاج ئەکەن کە هاوکاریان بێت بۆی کە هەم بارگرانێک لەسەر حکوومەت کەم بێتەوە لە کارتە تایبەتەکانە لە کارگەکانە کە بتوان زیاتر دەستی کار زیاکەن ئەو کەسانی کە ئەم هەموو گەنجەمان هەیە ڕێژەی بێکاری ڕەنگە خۆت ئامارلا بێ زۆر زۆر زیای کردو لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە حکوومەت هیچ هاوکار نییە لەم بابەتەیە ڕەنگە گەر حکوومەت هاوکاری بکردە نەک کارگەیەکی بچکۆلێ شیرینی دەیان و سەدان کارخانە لە ناو کوردستانە بیتوانێت ئێستا وەگەڕ بخرای و کاری بکردای و سەدان و هەزاران دەستی کاری تیا بکردای و سوودمەند بووە لەو بابەتەیە بەڵام دیسان بەداخەوە هیچ ئاسانکارێک نەکراوە بۆم بابەتە ئەوانش کە کارگی گەوریان هەبوو هەمویان دایان خست و هەمویان بە زۆر لە زۆرەکان ئەتوانم بڵم بەرشکەست بوون بەڵام ئێمە خۆشبەختانە لێرە زیاتر لە 30 بۆ 40 گەنج دەستی کارەکەن لەگەڵمانە ئێمە تەنها یەک دوکان نیە نزیشی 3 بۆ 4 شوێنی ترمان هەیە کە هەمووی مەجموعەیەکە بەیەکەوە خۆشبەختانە وەستای باشمان هەیە گەنجانی باشمان هەیە بتوان لەو بوارەیە کار بکەن لە هەموو بوارێکە ئەمە خەڵک شارەزامان نەک تەنها لە بواری خواردن و بەرهەمهێنان و بەرهێنانی شیرینی و یاخود دۆشتانە وەستای باشیش کەسی باشیش سەنعاتکار پێداویستی دروستیەکە سە بۆ مەسبێنێت تۆ دەیان کارخانە بکەیتەوە کە بتوانێت بەرهەمی هەبێت بەرهەمی ناوخۆی هەبێت لە ماوەی ساڵێکا توانین سەدان کادر سەدان کەس فێر بکەیت بینێری دەورات ببینێ و توانێت بەسەری فێر بێت و تەجروبە وەربگرێت خەڵکی زۆر باش و زۆر شارەزامان هەیە لە کوردستانە وەڵە بەتاکید
زۆر باشەگەر بمەوە سەر بابەتی نەریتەکانی جەژن و شیرینی دروستکردن ئێوە هیچ تایبەتمەندیەک ئێن بە شیرینیەکانتان لە بۆنەکاندا بە تایبەت بۆ نمونە شێوازی ڕازاندنەوەیە گەر بۆنە کەسێک کێکێکی بێ بە شازێکەوەی بڕازێنەوە کە لەگەڵ ئەو بۆنەیە بگونجێ خۆت شێوازی ڕازاندنەوە و ڕێکخستنیەمە تا چەند گرنگە بۆ بۆنەکانیش. دڵنیاییەوە تۆ خواردن چەندێک خواردن کوالەتی خواردنەکە گرنگە ئەو نەش ڕازانەوەکەی گرنگە جاری وای خۆشترین خواردندا ئەندێ لە بەروی کە زۆر بە شێوەیەکی نامنەظەم و جوان ڕێک نەخراوە نەڕازانراوەتەوە هەر حەز ناچێتە سەرەوە خواردن بیخۆی لەبەرەوە دیکۆر ڕازاندنەوەی خواردن بەشێکی زۆر سەرەکیە لە ناو خواردنە بەڵێ من جاری وا هەیە ئەوانی کە خواستیان زۆر لەسەر لێرە کۆمەڵە شیرینمان هەیە یەکێنە ناو قاپی تایبەت و ئیڕازینەوە بە تایبەتی بۆ دیاری یاخود بۆ سەرمێز کە یەکسەر لەسەر مێزدا ئەندێت و بەکارێت بەڵێ بە تایبەتی لە بۆنەکانە زیاتر خواستی لەسەرە ئەو شیرینیانی کە ئەڕازێنرێتەوە کرێتە ناو قاپوو. کاک ڕێباز لە بەتایبەتی لە بۆنەکانە زۆر جار ئێمە سەردانی نەخۆشێکەکەین بێژگەلەوەی کە جەژنە و پەیوەندی کۆمەڵاتیەکان زیاتر بەهێزە لە هەمان کاتدا ڕەنگە وەکو دیاری بمانەوێت شتێک بەرێن تا چەند گرنگە بۆ نەگەر دیارەکمان بر شتێکی شیرین بێ ڕەنگە و کەسە دڵخۆش بکگەر نەخۆش بێ و شێوازی بەڕاستی ئەو شیرینیش گرنگە هەموو لە پێچانەوەی بەپی ئەزمموی کارتان تاشن ئەوتان بینیوە پێ دوایە ئێمە و کردومانە بەنێری تێک و هاوڵاتیانی کورد توانیویانە سوود لە بابەتی شیرینی ببینن وەکو دیاری و بەسەرکردنەوە. خۆی لای ئەمە نەبوو بە کەلتور بەداخەوە لە هەموو بۆنەکانە بتوانین هەموو شتانی کە تایبەتە بوو بۆنانە بەکاری بێنین بەڵام بۆ سەردانیکردنی نەخۆشیش بەڵێ خەڵک شیرینی ئەبات و بەکارێن و بە پێویستیشە چکە نەخۆش عادەتەن لە هەر هەلومەرجێکا بێت بەرگری لەشی داوەزە ئەو تاقەیە ئەو شیرینیەشکە گەر بیبێ بەلای نەخۆشی بتوانە کەمیشی لێ بخوات باشە بۆ ئەوەی کە تاقی باتەوە سەر لە نێتازی کاتەوە وەڵام ئێمە بەشێکمانێ هەر لە فرۆشگاگەی خۆمانە بەشی گوڵا گوڵی سروشتی زۆر کەس لەگەڵ شیرینەکە گوڵی ژەبا جاریە بەلای نەخۆشەکە ئەمش هەر وەکو لایانی دەرونی نەخۆش شتێکی باشە بۆ نەخۆش هەم شیرینی هەم ئەگە بتوانین چەپی گوڵش بێنی بەلای نەخۆشەکە. هەندێک بابەت هەیە لەگەڵ شیرینیە زۆر دەسوپەنجیان نەرم کردووە بە تایبەتی بابەتی چەرەساتەکانە میوەکانە هەم بۆ ڕازاندنەوە شەستەکەم ئێوە زۆر سوودی لێ بینن بابەتی گوڵە ئەمە تا چەند گرنگە ئێوە چۆن ئیحتیمامی پێیە توانیومانەوە وڵاتانی تر ئێمە ئەم جۆرە دیزاینانەمان هەبێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئەوانی کە زۆر بەکارێت لەناو شیرینیە بابەتی چەرەساتەکان بە دەرەجەی یەک وەکو شیرینیەکانی کە لای خۆمان زۆر ناسرا بابەتی پاقلاوەکان گوێزی تیا بەکاری لەگەڵ فستەقان کەم تا زۆر چەرسەکانی تریش بەکارین ئێمە وەکو بندوق و گاز و بادام و ئەو شتانە بەکارین لە ڕازاندنەوەیە و لە وەرزی کە گەرما تەواو ئەبێت و بەرە و وەرزی فێنچی ئەڕۆین ئێمە زیاتر تەرکیز دەخینە سەر بابەتی شکۆلات ئەویش زۆر بەکارین بۆ ڕازاندنەوەی شیرینیەکان بە تایبەتی لە کێکەکانمانە میوەکانیش دەورێکی مامناوەندیان هەیە بەڵێ بەتێکی لە بە تایبەتی لە کێکەکانە گوڵش بەکارین بۆ ڕازاندنەوە بە تایبەتی و چێکانی کە بۆ بۆنی ژنهێنان و ئاهەنگی مارە بڕین ئەو شتانە بەکارێت زیاتر گوڵی تیا بەکارێت تایبەتی گوڵی سروشتی. کاک ڕێباز کاتێک بڕێک شیرینیە کڕین ئێمە لە ماڵەوە بە تایبەت ئەگەر بۆ بۆنەیەک بێ لە ئەم 4 ڕۆژەی جژنامانەیە پێشکەشی بکەین ئەوە هەڵی ئەگرین ئەم شێوازی هەڵگرتنی شیرینی پێ دوایە ئەبێ چۆن بێت چۆن بتوانین ئەو شیرینی کە هەمانە پارێزگاری لێ بکەین بۆمەوەی ئەم 4 ڕۆژە بمێنێتەوە ڕەنگەوە بەفرگری باشتان هەبێ هەندێک ڕێکار بگرنە بەر بەڵام بۆ هاوڵاتی سادە پێویستە هەندێک زانیاری هەبێ سەبارەت بە هەڵگرتنی شیرینیەکان و خواردنی. شیرینی ئەگە بتوێ زوو بەکاری بێنیت هەر لەناو هەوای ئاسایی ماڵەکەی بێت هیچ کێشەیشی نیە بەڵام ئەگەر مایە بۆ چەند ڕۆژێک
هەر شیرینی و هەڵگرتنەکەی بە جۆرێکە بۆ منە پاقلاوەکان لەناو بەفرگرە ئەگەر بیبەستێ ئەتوانین بۆ مای 2 ساڵ پاقلاو هەڵگیری نەک بۆ ماوەی چەند ڕۆژێک بۆ ماوەی 2 ساڵ ئەتوانی پاقلاو هەڵگیری بەڵام بیبەستێ دوای ئەوە کە ویستی بیخۆیت بەکاری بێنیت 3 ساعت 4 ساعت پێشەوە دەریێنی تۆ لەناو بەفرگرەکەیە وەکو وایە و دەقێ دروستکرابێت وەکو پاقلاوە وەکو شیرینیە وشکەکان و معجاناتەکانوانی بابەتی هەویرکارین تەنها لەناو فێنکەرەوەیە وەکو سەلاجە هەڵبژیدێت هیچ شێشەیەکی نییە بە تایبەتی و شیرینیانی کە شکولاتیان تیا بەکار هاتووە بابەتی چێکیش لە ناو ساردکەرەوەیە بەڵێ ئەمێنێتەوە بۆ ماوەی تقریبان 7 ڕۆژ ئەمێنێتەوە بەڵام ئەویش ئەگەر ویستت زیاتر بمێنێتەوە لە بەفرگرایش بۆ ماوەی 3 مانگ نەتوانی هەڵی زۆر کێشمان لەگەڵ ئەو شیرینیانە هەیە کە تڕن و شیلیان پێوەیە ینی بە جۆرێک ئەگەر بۆ من زۆر لە گەرمیا بمێنەوە ڕەنگە ئیزعاجمان بکە هەم بۆ خواردنیش ناخۆش بێ بەڕاستی گرنگە لە مورزەدا بەفرگر بەکاربهێنین بۆ پاراستنی شیرینیەکانمان ئەکرێتە سەر جۆری دروستکردنی شیرینی ئەو شیرینیانی بۆ نمە کە شیریان تیا بەکارهاتووە تۆ بە هیچ شێوە ناتوانین لە 2 ڕۆژ زیاتر هەڵیان بگریت لە دەرەوەی فێنکەرەوە یا لە دەروی سەلاجۆ بەفرگرە بەڵام و شیرینیانی کە شیلاوین وەکو بابەتەکانی لقمەقازی و بامی و زولوبی ئەوانە ئەویش تقریبا 24 ساعت دەتوانین دوای 24 ساعت هەم کوالێتەکەی لە دەست ئەیات هەموو تاموچێژەی نامێنێت بابەتی پاقلاوەکەش لە دەروی بە فێنکەرەوە بۆ ماوەی 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژ هەڵ ئەگیرێت شێشەی هیچی لێ نایێت بە تایبەتی پاقلاوەکانی ئێمە تا 15 ڕۆژش هیچ شێشەیەکی نییە تام و ڕەنگیشی ناگۆڕێت بەڵام ئەگەر زیاتر ویست زیاتر لەو ماوەی پاقلاو بێڵیتەوە لەناو بەفرگرەوەی شێشەیەکی نییە تا 2 ساڵ کاکرەبازی مەعزەی تۆمان ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنەوە ئەکێت یعنی هەندێک بەرپرسیارەتی ڕەنگی خێزانی کۆمەڵاتیان هەبێ بەڵام لە کۆتا پەیامچە هەندێک ئامۆژگاری مامکەی پەیام بچێ بۆ هاوڵاتیان چۆن بتوانین گرنگی بە شیرینی بێن هەم لە قسەکانی خۆشتا باست کرد لەگەڵ ئەوەی کە شیرینی تامێکی خۆشی هەیە و ڕەنگە زۆربمان بەکاربێنین لایەن تەندروستیەکەشی بیر لێ بکەینەوە و بتوانین بە شێوازێکی دروست ئەم شیرینیانە بخۆینەوە بەکاری بێنین بەڵێ هیوادارم هەموو کەسێ سەلامەت بێت هەموو کەسێک دوور بێت لە نەخۆشی و لە گرفتەکانی تەندروستی وەڵا دواقسەمەوەی کاڵم هەموو کەسێ ئاگای لە خۆی بێ زۆر خواردنی شیرینی کارێکی باش نییە چونکە شیرینەکان هەموو شیرینەکان لە 95 شیرینەکان چەوری و ڕۆنێکی زۆری تیا بەکار ئەهێنرێت شەکرێکی زۆریش تیا بەکار ئەهێنرێت لەبەرەوە زۆر خواردنی باش نییە بەڵام کەم خواردنی هیچ شێشەیەکی نییە بە تایبەتێگەرەوە شیرینیە جۆری کوالێتەکەی باش بێت و بە کەرەستەی سەرەتایی باش دروستکرابێت شکێتەوە سەر خەڵکی خۆی کە بزانێ لە چۆ پارەکەی خەرجەکە و لە چۆ شتێک ئەکڕێکە هەم تەندروستی خۆی و هەم مناڵەکانیشی بەلایە گرنگ بێت زۆر سپاس بۆ کاکڕێباز عەلی خاوەن کارگەری شیرینی کە لە تەوەری سێم لەگەڵمانە بوو هیوادارین هەمیشە شیرین بن و بەڕاستی ئەم جژنانە بەخۆشیەوە بەسەر بەرن ئەم دوو ڕۆژێک کە ماومانە لە جژن ئەمڕۆ کە سێم ڕۆژە و سبێنێ کە چوارەم ڕۆژە بەخۆشی تێبڕێ